کاتتان باش بەڕێزانم من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەمڕۆ بە دوواداچوون لەسەر هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان دەکەین. ئێمە ئەمڕۆ لە سلێمانی و بە تایبەتیش لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانین. وەک دەبینین لە باگراوندی مندا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەک دەردەکەوێت بافڵ تاڵەبانی هەروە شاڵاو ڕسوول لەبەر دەرگا لە چاوەڕوانی هاتنی شاندی پارتی دیموکراتی کوردستانن بۆ ئەوەی ئەمڕۆ گفتوگۆیەکی گەرم و گوڕ لە نێوان هەردوو لا پارتی و یەکێتی گفتوگۆ لەسەر پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بکرێت کە وەک دەزاندرێت نزیکەی 3 مانگە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تەواو بووە. ئێستا پارت و لایەنە سیاسیەکان لە هەوڵی ئەوەدان گفتوگۆ بکەن. ئێستا ئێمە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانین لە بەردەم هۆڵی کۆبنەوەکەین لە نێو ئەو بارگایەدا لە بەرامبەر هۆڵی کۆبنەوەکان ئامادەکاری دەکرێت بۆ بەڕێوەچوونی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کە چاوەڕێ دەکرێت وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرێکی پارتی لە مەکتەبی سیاسی ئامادە بن. لێرەش ئامادەکاری دەکرێت ڕۆژنامە نووسان لێرە تەواویان کۆ دەبنەوە چاوەڕێی تەواوبوونی کۆبنەوەکە دەکەن دواتر کۆنگرە ڕۆژنامەوانیەکە ساز دەکەن. پاش چاوەڕوانێکی زۆر کە کاژمێرێکونی دەبێت ئێمە لە چاوەڕوانی تەواوبوونی کۆبنەوەی شاندی پارتی و یەکێتی لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام ئێستا بەرپرسان لە مەکتەبی سیاسی ئاگاداری تەواوی ڕۆژنامە نووسان دەکەنەوە کە دەبێ مەکتەبی سیاسی بەجێ بهێڵن بەبێ ئەوەی هیچ پەیامێک بدەن ناوەڕۆکی کۆبنەوەکە چی بووە، دەرەنجامی کۆبنەوەکە چی بووە و خاڵی هاوبەش ناکۆک لە ناو کۆبنەوەکەدا چی بووە. بەڵام ئاماژەکان بەوە دەچن دیارە هەردووشان پارتی و یەکێتی هیچ شتێکیان نییە بۆ میدیاکاران. ئەمەش ئاماژەیەکە لەوەی کە گفتوگۆکان دەرەنجامێکی ئەو تۆی لێ نەکەوتۆتەوە. بۆیە ئێستا و قەرەباڵغەیە کە دەبینن کامیرەمانەکەم ئەگەر وێنە بکێشێ و قەرەباڵغەی دەبینن ئێستا ئەمە ڕۆژنامە نووسەکانن کە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێدێڵ. ئێمە چی دەکەین؟ هەوڵ دەدەین کۆڵ نەدەین زانیاریمان دەست بکەوێت سەبارەت بە ناوەڕۆکی کۆبنەوەکە لە دەرەوەی مەکتەبی سیاسی. هەوڵ دەدەین چەند کەسێک لە پارتەکان بدوێرین بزانین ئەم کۆبنەوانە بەچی گەیشتووە و ناوەڕۆکی کۆبنەوەکان چی. ئێستا ئێمە لە چاوەڕوانی تەواوبوونی کۆبنەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی داین بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام لە پەراوێزی ئەو کۆبنەوەیە وەک دەزاندرێ میدیاکاران پردن لە نێوان خەڵک و دەستەڵات و حزبەکان. هەندێک جار میدیاکان لە کاتی ڕووماڵکردنی کۆبوونەوە گرنگەکان ڕوبەڕووی گرفت دەبنەوە. من پێم خۆشە لە زاری ڕۆژنامە نووسێکەوە ئەم کێشە و گرفتانە بخەینە ڕوو خاتون سڵاوت لێبێ تۆ ڕۆژنامە نووسی ئەوەی کە بۆی هاتووی ئامانجەکەت پێکە. سڵاو لە ئێوەش سەرەتا من ئەمە یەکشت بەڵام کاتێک کا کۆبوونەوەیەک ئەکرێت تۆ بۆ خۆت داوا ئەەکەی کە ڕۆژنامە نووسان بێن ڕۆماڵی ئەو کۆبوونەوەی بکەن ناکرێت گونجاو نییە تۆ مامەڵەیەکیان لەگەڵا بکەیت کە وەک ئەوەی بە زۆر لە چنگی ئەوان هەواڵێک بێنیتە دەرەوە. نەخێر بەداخەوە کە تۆ بۆ هەر وەکو ڕۆژنامەنووس بۆ هەر کۆبوونەوەیەکەچم دەبێت ئەستێتێکی زۆر زۆر بچێژم تاوەکو ئەو هەواڵی پێویستمە لە چنگی ئەوان دەریبێن. لە هەموو کۆبوونەوەکان وایە دەکرێت بڵێم زۆر
بە کەمی وانە بێت یعنی کاتێک کۆبوونەوەیەک ئەبێت تو خۆت ڕۆژنامە نووس بانکەکەی ئەی بۆچی ئەوەی پێویستە پێی نابەخشی. ئەمڕۆ شاندی پارتی سەردانی سلێمانی کرد و لەگەڵ شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوەیان کرد. بەڵام کۆبوونەوەکە کەوا پێدەچێت تا ئەو کاتێ من و تۆش قسە دەکەین درێژەی هەبێت. بەڵام بە میدیاکارانیان ڕاگەیان کۆنگرەی ڕۆژنامەوانی ساز ناکرد. گومانێک دروست بۆ لەوەی کە تاوکو ئێستا یەکێتی و پارتی نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی 100%. یەکێتی پارتی لە دەرەنجامی کۆتاییدا هەر دەبێڕێکەوە چونکە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم هەر لە سەرشانی هەردووکیانە ینی هەردووکیان بە پلەی یەکەم نەگەیان یەکەمیان دووە لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەر لە حسابات و ئێستاحقاقاتی هەڵبژاردن و ئینتخابی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە هەردووکان دەتوانن بە شێوازێکی گونجاو هەرێمی کوردستان بەڕێوە بەرن ئیدارەیەکی جوانیش پێشکەش بکەن. هیچیان بەبێ یەکتری ئەو ئیداریان پێ ناکرێت ئەگەر بشیانەوێ یعنی لە حاڵەتێکە ئەگەر چی یەکێتی بیوێ بەتەنێ و چ پارتی بیوێ بەتەنێ ئەمان پێ ناکرێت لەبەر کۆمەڵی ئەتیبارات یەکەم ئەتیباراتی داخلی و نێوخۆیی خۆمانە یعنی نێوخۆی کوردستان و ئەتیباراتی تری دەرەکیش هەیە کە پەیوەندیدارە بە تەوازنی بەڕێوەبردننی وڵات و تەوازنی هێز و کۆمەڵێک کشتی حتاشتی ئەقلیمی ئەوە شتێکی ئاشکرایە یعنی دەیان جار ئەو قسەی باسی لەوە کراوەتەوە کە نەیەکێتی بەتەنیا ئیدارەی هەرێمی پێ بەڕێوە دەچێت نە پارتیش لەبەرەوەی دوو هێزی سەرەکین و خاوەن هێزی چەکداری. بەڵام پرسیاری من لێرەدا ئەوەیە کە ئەو دوو حزبە دەبێت بەیەکەوە بن بۆچی گفتوگۆکانیان ئەوەندە درێژخایەنەوە چەندین گفتوگۆیە تاوکو ئێستا یەکێتی نەیتوانیوە ناوی بربژێرەکانی خۆی ئاشکرا بکات بۆ پۆستە سیادیەکانی هەرێمی کورد. ئەدەزانی بۆ ناوی بربژێر دیاری ناکرێکا کەمەران لەبەرەوەی تۆ تا ئێستا ڕێک نەکەوتوی لەسەر پۆستەکان ینی لەوانەیە دیاریکردنی پۆستەکان گۆڕانکاری بەسەردا بێت احتیمال ئەمڕۆ یان لە جەولەی پێشووتری پارتی و یەکێتی بەیەکەوە کە دانیشتون ڕێکەوت بێتن لەسەر جۆرێک لە دابشکردنی پۆستەکان ڕێکەوتنێکە بوو بڵێ بەڵام لە هەمان کاتدا لە کۆبوونەوەی ئیمڕۆ احتیمالە گۆڕانکاریێک لەو پۆستانە ببێت ینی تۆ چۆن دەکرێت کەسێک جارێت دیاریکە یا کەسەکان دیاریکی بۆ پۆستەکان بەبێ ئەوەی کە پۆستەکان بەتەواتی بڕیاری لەسەر دراوێ من پێم وایە بێ کاتێ پۆستەکان یەکاڵا بوونەوە حتا بەنسبەت پارتیشەوە ینی کاتێک یەکێتی و پارتی ڕێککەوتون کاک گەستۆن ینی بەڕاستی خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە دەکا مژدەیەکی خۆش لەو حەزبانە جێویست ببێ و حکوومەت زوو پێگوێ بەشک و ژیانی هاوڵاتیش باشتر ببێ ئەوەی کە یەکێتی و پارتی لەسەر ڕێککەوتون چییە ینی خاڵە هاوبەشەکان خاڵە هاوبەشەکان یەکەم ئەوەی کە لە هەموو شتێک گرنگترە ئەوەیە کە هەردووکیان بڕیاریان داوە بەبێ یەکتر بە هیچ جۆرێک حکومەت پێک نهێنن و حساب لەسەرەوە بکرێت کە پارێزگاری لە یەکریزی خەڵکی کوردستان بکرێت. ئەو ڕێکەوتنی کە یەکێتی و پارتی هەیەە لە کۆنەوە ئەوەی کە خەڵک پێ دەڵێ ڕێکەوتنی استراتیجی ئەو ڕێکەوتنە وەکو خۆی بمێنێ بەڵام بە تەحسیناتەوە ینی بەدەستکاریکردنەوە ئەمانە خاڵی زۆر گرنگن لە هەمان کاتیشە دەبێ خاڵێکی تری زۆر گرنگە لەو باسانەدا دێتە گۆڕێ ئەوش ئەوەیە دانانی پلەی ئەتیباری بۆ یەکتر ینی دانانی ئاستی ئەتیباری بۆ یەکتر ئاستی ئەتیباریەکان پەیوەندیدار نییە بە وەکو لە بیدات و عرزم کردی پەیوەندیدار نیە بە ئێستاحقاقاتی ئینتخابی ئەوانەوە بەڵکو پەیوەندیدارە بە مێژووی هەردوو حیزبەکە پەیوەندیدارە بە دەسەڵاتەکانی هەردوو حیزبەکە پەیوەندیدارە بە خەتی دێگەڵە ئەم دی و ئەو دووی خەتی دێگەڵە وەنیە ئەمانە هەموو پەیوەندیدارن ینی بە جۆری ڕێکەوتنەکە لە بین یەکتردا ئەمە ئەگەر باسی ئێمە باسی تەوازوناتی داخلی خۆمان بکەین بەڵام لە هەمان کاتی شەتۆ بەخۆ دەزانی یەکێتی و پارتی لەسەر ئەوەش ڕێکن کە ڕێز لە فشارە نێو دەوڵەتەکانیش بگرن
یعنی هەردووکیان بە ئیتفاق باشە کەسێک کە دێ بۆ لای پارتی کەسێک کە دێ بۆ لای یەکێتی ناکرێتەوە ئەوە ڕەفسکەیتەوە کە هاتوو بە لای پارتیە ئەوە ڕەفسکەیتەوە کە هاتوو بە لای زۆر باشە کەوایە ینی فشاری نێودەوڵەتی لەسەر پێکهێنانی زۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەوە لەسەر ڕاگررتنی تەوازوونەکەش هەیە با بینەوە سەر پێکهێنانی حکوومەت و گفتوگۆکان یعنی ئەوەندەی ئێمە جێبستی بووینە دەگوترێت قوبا تاالبانی بربژێر کراوە بۆ جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پۆستی جێگری سەرۆکی هەرێم شاڵا و کۆسرە ڕسوول بۆ پۆستی جێگری سەرک وەزیران ئیتر بێگەر تاالبانی بۆ پۆستی سەرۆکی پەرلەم ئەمانە هەتا چەند ڕاستن ئەمە قسە ئەمانە ئەم حاڵەتانە هەروەکو چۆن باڵین باز لە هەرێک لە پۆستەکان دەکرێت لە ناو هەرێمی کوردستاندا بە تایبەتی پەیوەندیدار بە پۆستەکانی ئەگەر من باسی کەم یەکێتی نیشتمانی کوردستان بە حکومی بخۆم یەکێتی باسکردن لەوانە بەڵێ هەیە قسەکردن لەسەر ئەوانە هەیە و هاتوتە گۆڕێ بەڵام تو پێدوانە بێ هەتاکو لە مەکتەبی سیاسی یا لە کۆبوونەوەی سەرکردایەتی بڕیاری لێ نەدرێ ئەمانە تەسبیت ناکرێت هەموو ئەو پۆستانێک کە باز دەکرێن هەموو ئەو ناوانەیە کە دەهێنرێن قابلی جێگۆڕکێکردنە باشە بەڵام ئەمە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پێویستە یان کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی یەکێتی من تەسەورم وایە یەکاڵاکردنەوەی حتا وەزیرەکانیش لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا دەکات بە دەنگدان دیکات ئێستا خاڵی ناکۆکچێ لە نێوان یەکێتی و پارتی لە چێوە ئەوان پێویستیان بە گفتوگۆی زیاترە بە بۆچوون ئەوەی کە زۆر گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکەم وەهلە یەکەم دەستپێک کە داخل بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە داخل بووە کە یەکێتی و پارتی یەک هاوکێشە پێک بهێنن یەک هاوکێشەی متەناسف یعنی نیوبەنی و ئەوەی کە خەڵکی دەڵە 50-50 یەکێتی نیشتیمانی کوردستان وا داخل بوو بە 50-50ەکە داخل بووە مناقەشەکان لەوەیە لەسەر جۆری ڕێکەوتن لەسەر ئەوە ئایا یەکێتی لەوە تا چەند دێتە خوارەوە پارتی تا چەند دێتە خوارەوە لەو مۆزوعە بۆ ئەوی بگەنە ڕێکەوتن من پێم وایە بە دەرەجە ڕئیسی ئێستا پێدوای یەکێتی سازش بکات لەسەر ئەو داواکاری کە زۆر زیاد دەڵێ ئێمە سیستەمی 50-50مان بەلاوە ناو بەڵام دەبێت ڕێز دەخەباتی مێژوێتی بگیرێت حزبەکانی ڕازی نین بەشێکی زۆری حزبەکان دەڵێن ئەگەر بە پێی خەبات بێ حزبی شۆی کۆنترین خۆی ئەگەر لە حاڵەتێکە ئەو حیزبانەی کە قورسایی زیاتریان لە سنووری ڕۆژهەڵاتی دێگەڵەیە ئەگەر ئەوانە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕێکەون من پێما بێ بەوانش و بە پارتیش 50-50ەکە دروستەوە یعنی یەکێتی ڕەفزی ئەوە ناکاتەوە یەکێتی ڕەفزی بەشداریکردنی گۆڕان و حیزبە ئیسلامیەکان ناکاتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام لە هەمان کاتیشدا لەوانەیە وەکو جاران ئەو حەماسەی بۆ بەشداری پێکردنی ئەوان نەبێت چونکە بینیمان بەشداری پێکردنی ئەوان لە جاتی ئەوەی یەکریزی بۆ خەڵکی کوردستان دروستکە بەڵکو جۆرێک لە تێکدانی بۆ ڕیزەکانی خەڵکی کوردستان ئەمە سێمین دیدارە لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەکی فەرمی ئەنجام دەدرێت سەبارەت بە پێکهێنانی حکوومەت بەڵام تاوکو ئێستاش بەرچاو ڕوونیەک نییە کە ئایا بە شێوەیەکی گشتی و فەرمی بزوتنەوەی گۆڕان بەشداری لە حکوومەتیدا یاخودنا لە ڕاستیدا بڕیارە لەوانەیە بە شێوازی یەکلاکەرەوە نەدراوێت لە بەرەوەی کە بە خۆتان نەزانن بزوتنەوەی گۆڕان خاوەنی پرۆژەیەکەوە پرۆژەیەکە کۆمەڵێک ینی ئەجندەی گەورەی لەسەر بنێدراوە و میری خەڵکی سەرهەڵچراوە لە ئێستادا بەشداریکردن لە حکوومەت حتمما پێویستە بەوەی کە چەند لەم ئەجندەیە جێبەجێ دەکرێت و چەند قابلیەوەیە کە ئەو بەرنامەی گۆڕان کە هەیەی و کە داخوازی کردو بە تایبەتی گۆڕینی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا و باشترکردن و چاککردنی سیستەم و بەڕێوەبردن و ئیدارە و دروستکردنی داوم دەستگا ئەمە لەوانەیە لە ئاماجە بنەڕەتەکانی بستنەوەی گۆڕانە ئایا ئەمانە چەند جێبەجێکرێت ئەگەر لە من پرسی و کوڕی شخصی خۆم پێم وانە ئەم حکوومەتە بتوانێت ئەمە جێبەجێ بکەوە بۆیە زۆرێک لە ئێمە پێمان وایە بەشداریکردنی گۆڕان لە حکوومەتدا ئیجابی نابێت بەڵام کاک ئەمین ئەگەر بینە سەر ئەو خاڵە ینی ئەو بەشەی کە لە نێو بزوتنەوەی گۆڕان ڕازینین لەوەی کە بزوتنەوەی گۆڕان بەشداری لە حکوومەت بکە زۆر کەس باس دەوە دەکات هۆکاری نەبوونی دەستور بزوتنەوەی گۆڕان بووە هۆکاری ئەوەی کە
کۆمەڵێک گرفت و قەیران لە هەرێمی کوردستان دروست بۆ بزوتنەوەی گۆڕانە. بزوتنەوەی گۆڕان لە مۆدێلی ئۆپۆزیسیۆن بوون لە ڕابردوودا سەرکەوتو نەبووە. دووبارەکردنەوەی ئەو مۆدێلە چ قازانجێک بە هەرێمی کوردستان و بە خودی بزوتنەوەی گۆڕان دەکەن. ئەمە تەمەنەمە جارە سەرلەبەری ڕاست نییە، چونکە یەکەم هەرێمی کوردستان بە شێوازێکی نۆرمەڵە نەڕۆیشتووە تاکۆەوەی کە ئۆپۆزیسیۆن ڕۆڵی خۆی بینێ و دەسەڵات ڕۆڵی خۆی بینێ، بەڵکو دەسەڵات نەهاتوو بە شێوازی دەسەڵات مامەڵە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە بکە، هاتوو بە شێوازێکی دیکتاتۆرانە مامەڵی کردو بۆنەوە دەرنانی وەزیرەکان لە کارخستنی پەرلەمان شێوازێکی دیکتاتۆرانەیە. ئەمە یەک. دوو، بستنەوەی گۆڕان باشترین ڕۆڵی بینیوە، چونکە توانیوێتی لە قۆناغی ئۆپۆزیسیۆنە بۆ نمونە حکومەت ناچاری کۆمەڵێک چاکسازی بکە یاخود تەنانەت بۆ نمونە ڕاگررتنی هەندێک کەڵوێسی سیاسی حکومت پەیوەنددار بۆ بەوەی کە یان حیزبە سیاسەکان بەتایبەتی پارتی یەکێتی، چونکەم پێم وایە دوجار حکومەتی کانی ڕابردوو ئەوەندەی ئاوێنەی یان وەکو ئۆرگانێکی حزبی کاریان کردو ئەوەندە وەکو حکومەتمان نەبووە لە هەرێمی کوردستاندا. ئایا ئێمە لەم قۆناغەدا ئەتوانرێ ئەمە تێپەڕێندرێ؟ بزنەوەی گۆڕان سێریکە ئۆپۆزیسیۆن بوون مانای ئەوە نییە کە تۆ هەر کارێکە باش بێت تۆ دژی بیت خراپ بێ هەر دژی بیت، نا کاری باش پێ بڵێ باشە کاری خراپ پێ بڵێ نەخێرە خراپە. حتا بزنەوەی گۆڕانگەر بەشدار بێ لە حکومەتی شەمادامێک خاوەنی ئەو باگراوندەیە ناتوانێت تەسلیم بێ بە هەموو ئەجندانەی کە بەسریا فەرش لە کۆتاییدا پێ دوای بزوتنەوەی گۆڕان بەشدار دەبێت یاخود من پێم وایە لەم قۆناغەدا ئەو بابەتە ئێستا بزنەوەی گۆڕان گفتوگۆکان لەگەڵ پارتیا و لەگەڵ لایەنەکانی ترا ئەگەر بەشدار بن و لە دوای گفتوگۆکردن ئەگەڕێتەوە بۆ ڕێخستنەکان واگەرزانی ئەو ڕای زۆرینە وایە و دەستکەوتی ئەو تۆی دەبێت ئەو کاتە بەشداریەکان پێمان بڕیار نەدراوەدان دەزانم نەدراوە، بەڵام پێشبینی چی دەکەن؟ زۆرینە دەنگ دەدات وەکو باسی لێەوە دەکرێت زۆرینەی بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان و ئەوانەی کە دیدارمان کردووە دەڵێن زۆرینە لەگەڵ بەشداریکردن. پێ دوای لە کۆتاییدا پێم وایە ئەگەر بستنەوەی گۆڕان بگەڕێتەوە بۆ ڕای ڕێخستنەکان و زۆر گەشتبین نیمە حکوومەتە و بەرنامەکانی و بەڕێکردن بزوتنەوەی گۆڕان بەشێکی بڕیار دەدەن ببن بە ئۆپۆزیسیۆن. ئێوە چی قازانج دەکەن؟ یعنی تەمەشای کورسیەکانی خۆتان بکەن لە ڕابردوودا لەگەڵ ئێستا سێریکە بستنەوەی گۆڕان کە پرۆژەیەکە هاتووە بۆ خزمەتی خۆی نەهاتووە قازانجەکە یاخوزەرەکە بۆ خزمەتی خەڵک هاتووە بۆ ئەوە هاتووە کە پرۆژەیەکی بەڵام چی پرۆژەی ڕابردوودا چی؟ گەرچی سەرکەوتوو نسبەتی سەرکەوتنەکەی لای تۆچنێکە لای من لەوانەیە جیاواز بێت گرنگەوەیە تاکو هەڵگیری ئەو دیدگایە بێت ئەتوانێت خزمەتی زیاتر بە خەڵک بکە ئەگەر توانی ئەو ئامانجانەی کە خەڵکێتی لە حکوومەتە جێبەجێ بکرێت منیش لەگەڵەوەدا حتا ئەگەر حکوومەتەکە با گۆڕانیشی تیانە بێت دامی بکە بەڵام ئەو ئامانجانە لە سایە ئەم حکوومەتەیە وەکو من وەکو ئەمین تەسەووری ناکەم. چاوەڕێ دەکرا کۆبنەوەی ئەمڕۆ یەکێتی و پارتی یەکلاکەرەوە بێت بۆ ئەوەی هەردوو لە بەڕێکەوتن دەربکەون و بەردی بناغی پێکهێنانی کابینەی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان ڕابەکەی درێت کە چاوەڕێ دەکرێت لە نێوان یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان بێت تاوەکو ئێستا. بەڵام کۆنگرەی ڕۆژنامەوانی ساز نەکرا لەگەڵ ئەوەش ڕاگەیەندراوێک بڵاو کراوەتەوە کە لە ناوەڕۆکەکەیدا دەڵێت درێژە بە گفتوگۆکان دەدەن. گرفت چی؟ دیارە کامەران گرفتێک نییە بەڵام جەنابە دەزانی کە سروشتی گفتوگۆیان سروشتی مفاوەزات تابعە ئەسڵەکەی ئەمەیە بەڕاستی بۆ ئەوی کە تۆ سەلامەتی گفتوگۆکان و گفتوگویەکی بەرهەمدارکەی و ئامانجێک پێچێ و دواتر بە نەتیجەیەک لێ دەربچیت کە زیاتر بابەتەکان نەبێتە بابەتی وروژێنەر لە دەرەوەی گفتوگۆکان ئاڕاستەکانی بگۆڕێ بەلایەشی دیکە باشترێک وایە کە گفتوگۆکان لە چوارچێوەیە کاوێ بۆ گۆڕینەوەی بیرروڕا لەگەڵ لایەنە سیاسەکانە ئەمە یەکەمین کۆبوونەوە نیە و دوا کۆبوونەوەژ نیە کۆبوونەوەی پێشتر کراوە ڕۆژ کۆبوونەوەیش کە کراوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان شاندی ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەردەوامی گفتوگۆکانەیە دەتوانین بڵێن کۆبنەوەکەی ئەمڕۆی پارتی و یەکێتی سەرکەوتوو بوو. پێم وایە ئەمە بیدایەتێکە کە لەم کۆبوونەوانی ئەمڕۆ کە گفتوگۆی چڕوپڕ ئەکرێت لیژنەکان دانیشتن گفتوگۆی چڕوپڕەکەی لەبەر سەلامەتی ئەوەی کە بتوانرێ گفتوگۆی بەرهەمدار بکرێ و ئاڵوگۆڕێکی باشتر لە کەشێکی باشترە ئاڵوگۆڕی سیاسی بیرروڕای لایەنە سیاسەکان بکرێ بەم شێوازە بەم ئاکارە بەم دۆخی ئێستا پێم وایە بەردەوامیە بێت دوجاریش هەمومان مەسئولیەتی ئەومان لەسەر بەردەوامی دەبێت بەڵام بەردەوامی دەبێت تا ئەو کاتێک کە لایەنە سیاسەکان دەگەنە ڕوئیایشی هاوبەش
و شێوازی بەڕێوەبردننی حکومڕانیشی هاوبەش بۆ تەشکیلکردنی کابینەیەشی حکومت بۆ کارێکی دەستەجەمعی کارێک کە تایە ئەوەی بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە گرنگە یەکەم لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت دووهەم مەسئولیەتێکی هاوبەش لە نێوان لایەنە سیاسەکانە هەبێ واتە تحملکردنی بەرپرسیارەتیشی هاوبەش بۆ هەموو هێزوو لایەنە سیاسەکان هەبێ و بتوانرێ هەموو لایەنە سیاسەکان جالەوەی کە تعبیری خەڵک لە دەنگدانی خۆی لە سینۆی ئەو ئیرادەی کە هەی بۆ ڕێزی لێ بگیرێ لەگەڵەوەشە بە پێی واقعی سیاسی هەرێمی کوردستان حکومەتێک تشکیل بکرێت کە بتوانرێ وەڵام دەرەوەی هەم پێدراوە ناوخۆیەکان بێ هەم پێدراوە ئیقلیمی نێودەوڵەتیەکان بێ و بتوانێت لە هەموو ئاسە گشتگیرەکانە بتوانێت تعاملێکی کارامە و کارانەشە. ئەمە خواستی خەڵکی کوردستانیشە بێگومان تەنیا خواستی حزبەکان نییە بەڵام لە ئەرزی واقع خەڵکی کوردستان چاوەڕێ ئەوە دەکات حکومەت زوو پێک بهێنرێت و لە ڕێگەی پێکهێنانی حکوومەتی شۆ بژێوی ژیانیان باشتر ببێت. ئێستا کەس نازانێ بۆچی گفتوگۆکان ئەوەندە پێویستی بە کات هەیە. لە سەرەتاژ ئاماژەم بە جەناوتدا من کاڵم مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە خەڵکی کوردستان گەورەیە بۆ پێی پارتی هێزی براوەی یەکەمە و ڕوویای پارتیژەوەیە کە هەچی زووە بتوانرێ حکومەتێک تشکیل بکرێ حکومەتێکی نیشتیمانی کابینی نوێم تشکیل بکرێت کە تعبیر بێت لە خواست و ویستی تەواوی خەڵکی کوردستان یان لانی کەم بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان ئەم پرۆسەیە کە پێویستی بە گفتوگۆ ڕاگۆڕینەوەیکی زیاتر و چڕوپرتر هەیە بە شێوازیشی مەدروسیان ئەبێ ئێمە بگەینە نەتیجەیەک نیوە ناشڵ نەبێت لەگەڵ هەموو لایەنە نەتیجەتان دەوێت ئێوە نەتیجەیەکە لە خزمەتی خەڵکی کوردستان بێت بەڵام هەندێک جار جێبستی ئەوە دەبین کە پارتی بە شێوەیەک لە شێوەکان تاکتیکێک بەکاردێنێ دەیەوێت کات بکوژێ لە ڕێگەی و فشار بخاتە سەر حزبەکان بە کەمترین پۆست ڕازی بە هیچ جۆرێک سیاسەتی کات کوشتن لەگەڵ هیچ هێز و لایەنێکی سیاسی و خەڵکی کوردستان بەکار نارین لەبەرەوەی مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستان مەسئولیەتیشی گەورەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان و مەسئولیەتی کاملبوون و زیاتر دامەزراوەبوونی دامەزراوەکانی هەرێمی کوردستانی لە ئاسوویە ئەمە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانی و تەکتیشی پارتی دیموکراتی کوردستانیە پارتی خاوەن ڕوویایەکی استراتیژی وازحە بۆ پێکهێنانی کابینەیەک کە بتوانێت کوردستانێکی بەهێز بنیاد بنێ لەگەڵ هاوبەشەکان لەگەڵ شەریکە سیاسەکان بە ژێرەی ئەوەی کە پێوترێ شەراکەت وفقە تەوزیع المتەناسب واتە ئیستحقاقی خەڵکی کوردستان لە دەنگدانا ڕەچاو بکرێ واقعی سیاسی پێدراوەکانیش بە شێوەیەکی گشتی ڕەچاو باش بەڵام ئەوەی ئێمە جێبستی دەبین یەکێتی پۆستی جێگری سەرۆکی هەرێمی دەوێت و پۆستی جێگری سەرۆک وەزیرانی دەوێت تەنیا یەک جێگر تەنانەت سەرۆکی پەرلەمانیشی دەوێت پێتان وایە ئەمە بە پێی ئیستحقاقا یان زێدەترە لە ئیستحقاق قسەکردن لەسەر پۆستەکان و چۆنێتیدا بەشکردنی لە نێوان ئەو لایەنە سیاسیانی بەشداری کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بەتوکە بۆ لیژنەی ئێمە کە بە بڕیاری مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ڕاست پێڕا بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنە سیاسەکانە وەکو ئاماژەم پێدا کۆنگرەی ڕۆژنامەوانیش نەبوو بەیاننامەیەکە بوو کە گفتوگۆکان بەردەوامیانە بێ ئەو هەواڵە بەڕێزانەمان لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە مکلفن بە گفتوگۆکردن لەگەڵ لایەنە سیاسەکانە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانی کە سەردانیانەکە باسی پۆستەکانەکە من پێم وایە بابەت هێشتا لێ بگەڕێ زۆر باش لەگەڵ نێوان لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەکان باس دەچینە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ ئێمە لەگەڵ چەند ئەندامێکی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆمان کرد باسییان لەوە کرد کە ئەوان لە کۆتادا بڕیاری ئەوە دەدەن بەشداری لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرد کەوایە گفتوگۆکان پێتان وانییە بێ دەرەنجام دەبێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دەکرێت بە دوو خاڵوەڵامیان پرسیارە بدەینەوە یەکەم هەر هێزیشی سیاسی بیمافی هاگۆڕان هەر هێزێکی سیاسی بۆ خۆی تەواوی ئازادی هەیە لە بەشداریکردن و بەشداری نەکردن لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان واتە هیچ هێزێک نا بە مجاملە بەشداریەکەوە نە هیچ هێزێک لەبەر خاتر و خوتوری و نە هیچ هێزێکیش لەبەر لایەنێک یان حاڵەتێکی نائاسایی بەشداریەکە تەواوی بڕیاری لایەنە سیاسەکان خۆیان ئازادن کە بەشداری و کابینەیە دەکەن و بڕیار لە لای خۆیان ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم مؤشیرات هەیە بۆی کە ویستێکی باش لەلایەن بزوتنەوەی گۆڕان هەیە بۆ بەشداریکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان دیرگای پارتی دیموکراتی کوردستان مامەڵەکردن نیە لەگەڵ لێدوانێکی کەسی بەڵکو مامەڵەکردنە لەگەڵ دامەزراوەیە گیان هێزێکی سیاسی بە شێوازێکی فەرمی بزوتنەوەی گۆڕان ئێمە لە چەند هەفتەی پێشوو سەردانی بزوتنەوەی گۆڕانمان کردو دانیشتنمان لەگەڵ ئەنجام داوت بەڕێزیشان من ناتوانم باسی دڵنیایی بکەم چونکە نەتیجەی مفاوەزات گرنگە بەڕاستی چونکە هێزە سیاسەکان دوجار
لە بەرئەنجامی گفتوگۆکان بڕیاری کۆتایی خۆیان دەن بەڵام بزوتنەوەی گۆڕانیش تەشریفیان بردووە بۆ هەولێری پایتەختی کوردستان لەگەڵ وەفدی ئێمە بە سەرۆکاتی جەنابی کاک نەچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەیان کردو لەگەڵ مەکتەبی سیاسی ئێمە واتە دوو گفتوگۆ و دوو دیدار ئەنجام درراوە کامەبەست دەم دوو گفتوگۆ و دوو دیدارانە بەشی سەرەکیان پەیوەندی هەبوو بە سبەش گفتوگۆ دەکرێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کەوابێ بێتە گفتوگۆی سێهەمە گەرەوەی سوێنی ئەنجام بدرێت ئەمە مؤشیرێکە بۆی کە بزوتنەوەی گۆڕان لە بەرمەبنای مفاوەزاتە دەوێت بەشدار بێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە بڕیاری بەشداریکردن بەشداری نەکردنی هەر هێزیشی سیاسی لە کوردستان مەتروکە بۆ لایەنە سیاسی خۆی بەهۆی نەبوونی سەقفێکی زەمەنی بۆ ڕاگەاندنی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان پێناچێت حکوومەتی داهاتووی هەرێم بەم نزیکانە لەدایک بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.